لە گەڕی سێیەمی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان با ئامادەبوونی هەندێکی زۆری یانەی چەمچەماڵ میوانداری ئاسۆی کرد. هەر لە سەرەتای یاریەکەدا چەمچەماڵ باشتر دەرکەوت تا لە خولەکی شەشی یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگای یاریزان یەحیا جەبارەوە گۆڵی یەکەم تۆمار بکات. پاش ئەم گۆڵە یاریزانانی یانەی ئاسۆ با مەبەستی یەکسانکردنەوەی ئەنجامەکە چەندین هێرشیان بۆ سەر گۆڵی چەمچەماڵ ئەنجامدا، بەڵام نەیانتوانی ئەنجامەکە یەکسان بکەنەوە. تا سەرنجام و لە خولەکی 34 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگای یاریزان عومەر محەممەدەوە گۆڵی دووەم تۆمار بکات و سەرنجام و جێمی یەکەمی یاریەکە بەو ئەنجامە کۆتایی هات. لە دەستپێکی جێمی دووەمی یاریەکەدا هەردوو لە چەندین هێرشیان بۆ سەر گۆڵی یەکتر ئەنجامدا، تا سەرنجام و لە خولەکی 84 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگای یاریزان عومەر محەممەدەوە گۆڵی دووەمی خۆی و سێمی چەمچەماڵ تۆمار بکات و یاریەکەش بە ئەنجامی 3-0 لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات. دیارە خۆمان و هەندەرامان هەست بە خۆشحاڵێکی زۆرەکەین کە توانیمان بۆ جاری سێم سێ خاڵ یاریەکە و سێ گۆڵی خاوێنی یاریەکە بۆ خۆمان دەسەبەکەین. دیارە ئەمە معنەویاتێکی باشە هەم بۆ تیپەکەمان بۆ شارەکەمان کە ڕیزبەندی یەکەممان کردو ئینشەڵا بتوانین لە یاریەکانی دوهاتووشدا خوای گەورە هەم خۆمان و یاریزانەکانمان موفەق کات و بتوانین ئەمساڵ ئەو هەوڵماندووبوونەی کە داومانە بەزایە نەچێ و بردنەوەکەمان زۆر گرنگ بوو، چکە ئێمە هەفتەی داهاتوو چاوەڕوان نەبین، یاری ناکەین، ئەنجامەکانی کەش تا ڕادەیەک لە بەرژەوەندی ئێمە بوو. بەڵام ئێمە کار بۆ خۆمانەکەین. سپاس بۆخوا کە سێم بردنەوەی لەسەریەک پێشکەشە بە هاندەران کە بەشێکی گرنگی سەرکەوتنەکان بە حەقەت یانی لەسەر جەم یاریەکانە بگرە یاریەکانی دەرەوەش هاندەرێکی تایبەتیەت هانی یاریزانان و یانەکە ئەیەن. ئەوەش ئەتوانم بڵێم تەژیعێکی باشە، هەم هاوکاریەکە بۆ من هەم تەژیعێکێکشە بۆ یاریزانەکان کە لەناو یاریەکە یا بە گروتینێکی ترەوە یاریەکەن. ڕاهێنەری یانەی ئاسۆش هۆکاری شکستەکەیانی بەرامبەر چەمچەماڵ بۆ جێبەجێنەکردنی ڕێنمایی و پلانەکانی لەلایەن یاریزانەکانەوە گەڕاندەوتی هەوڵ دەدەن لە یاری داهاتوویاندا بەرامبەر هەڵەبجەی شەهید قەرەبووی ئەم شکستەیان بکەنەوە. پیرۆزبانی یانێ وەرچی چەمچەماڵ دەکەم، ئەوەی شانی زبان سپاسی ئەو هەندەرە خۆشەویستە دەکەم کە بە کوڕوچینێکی زۆرەوە کە یارمەتی فەرقیان دەدەن، زۆر پیرۆزبانیان لێ دەکەم بۆ ئەو سەرکەوتنەکەی ناوێ. دەستبارەی یانەکەی خۆمانی ئەو ڕێنمایانەکەم بە یاریزانەکانم وتبوو ئەتوانم برێم 120 جێبەجێیان نەکرد. ئەگەر 120 چکە من ئەو ڕێنمایانەی کە بەوانم گوتو بالعکسیان دەکرد. یعنی نازم یاریزانەکانمان زۆر ئێستعجالیان دەکرد لە تۆپ، ئەم کە بیداتش پێم وتن کاکە تۆپانێ مچینە دەقەیەکەم گۆڵ بخۆین. با بردنەوەی لە ئاسۆ چەمچەماڵ توانی لە ڕیزبەندی یەکەمی یانە پلەیەکەکانی کوردستاندا بە کۆکردنەوەی 9 خاڵ و تۆمارکردنی 9 گۆڵ بمێنێتەوە. بڕیاریشە لە یاری ئایندەیاندا چاوەڕوانی سۆلاف بکەن کە سۆلاف لە پاڵەوانێتیەکەدا کشاوەتەوە. هەرچی یانەی ئاسۆشە با کۆکردنەوەی تەنها 2 خاڵ لە ڕیزبەندی 11یەمی یانە پلەیەکەکانی کوردستاندایە و بڕیارە لە یاری ئایندەشیاندا میوانداری هەڵەبجەی شەهید بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.